ئومەتی ئیسلامی عمومەن لاشەی خوێنی لێ چۆڕێت. من نازانم سەرخۆشی بۆ کێ بنێرم، بۆ حاجیە پاکانەی کە لە ڕێگەی سەفەری حەجا وەفاتیان کرد، بە تایبەت مامۆسا جاسم و هاوسەر و ئەو خوشک و برایی کە لەگەڵ یابوون، ئەڵڵا لێیان خۆش بێت، کە من شایەدی بۆ مامۆسا جاسم ئەدەم. بەڕاستی پیاوێکی دیندار و خواناز بوو. ئێمە چەندین جار یەکتریمان بینیوە، بە یەکەوە دانیشتوینە، زۆرش یەکتریمان خۆشەویست. پیاوێکی زۆر دیندار و خواناز بوو. من ئەو شایەدی بۆ دەم، عەقیدەیەک و بیر و باوەڕێکی زۆر جوانی هەبوو. ئەڵڵا لێی خۆش بێ. ئەو حاجیانی ترش کە لە کێوی عەرەفە وەفاتیان کرد، گەرما خنکانیانی ئۆکسجینیان نەما، ئەڵڵا لێیان خۆش بێت. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم، هەر کەسێ لە کاتی تەواف و لە کاتی وەستانی کێوی عەرەفەیە کاڵێ لەبەیک اللهم لەبەیک، ئەلەو کاتەیە ڕوحی دەرچێت کە زینووە کرێتەوە بە هەمان وشە لەبەیک اللهم لەبەیک، لەبەیک لا شەریکە لەبەیک لەکە لەبەیک، بەو شێوازە زینووە کرێتەوە. خوای گەورە بە شەهید قوبوڵیان کات. طبعاً کەسێک کە چێ بۆ حەج کە حەجەکەی کرد لە کێوی عەرەفە وەستا وەکو مناڵێکی ساوا پاکە بێتەوە، هیچ گوناهێکی پێوە نامێنێت. یعنی مردنی ئەو حاجیانە غیبتەی ئەوێت، چۆن بڵی ئاواتە خوازبی بەو مردنە. هیچ کەسێک یعنی تەمەنای مردن نەکات، بەڵام ئەگە بمریت خوای گەورە مردنیە بدمرێنێت بە دەرەجەی ئەوان، ئەو دەرەجەی کەوا هیچ گوناهێکت پێوە نەمێنێت. ئەو حاجیانەش تەمەنا ئەکەم خوای گەورە بە شەهید قوبوڵیانی کرد بێت، چکە هەمویان لە گەرمایە خنکان، ئۆکسجینیان لێ بڕا، زۆر ناڕەحەت کران، زۆر بەداخەوە. و خەڵکێکیش لەم لاولا تانەوتە شەر و توانج و قسەی ناشرین بەرامبەر بە ئەو حاجیانە ئاڵێت. پێیان ئەڵێ حاجی قاچاغ و کۆمەڵێشتی زۆر بێ ڕێزانە. خوای گەورە فەرمێ وەئەذین فی الناس بالحەج یەئتوکە ریجالە، بانگ لە خەڵکی کە بابێ بۆ حەج. ئەم قەوانین و یاسا و شتانی کە دەرکراوەشتی دەستکردن. ئەم قەوانینانە قەوانینی قورئانی نین، قەوانینی ئیلاهی نین. چۆن بۆت ئەکرێ مەن ئیستەطاع ئیلەیه سەبیلە، ڕێگەیە بدۆزەرەوە بڕۆ بۆ حەج. بەڵام بەداخەوە ئێستا ئاوایان لێ کرد. بە هەر حاڵێک خوای گەورە لێیان خۆش بێت، ئەوانەشی کەوا نەخۆش کەوتونە شیفایان بات، و ئەو برا خوشکانەشی کەوا ڕۆژانە لە شاری غەزەیە خەڵتانی خوێن ئەکرێن، ئەڵڵا بە شەهید قوبوڵیان بکان و سڵەتیان پێ ببەخشێت. و لەم دوایانەشا لەم چەند ڕۆژەیە بە تایبەت لە ڕۆژی جەژنە ئەو خوشک و برایانەمان ئاوا نوقمی دەریا بوون و بوونە خواردەی ماسیەکان و حوتەکان. ئەڵڵا لەوانیش خۆش بێت، عاقیبەتی ئەمەش بە خەیر بگێڕێت. من هەمیشە ئەوە وتووە، هەرچیتان کردووە خاک و نیشتیمانی خۆتان چۆڵ مەکەن بۆ هیچ کەسێک، بۆ هیچ کەسێک چۆڵی مەکەن. ڕاستە تا بڵی ناڕەحەتە، تا بڵی کەسابەت کەمە، تا بڵی قەیرانە، لە هەموو ڕوویەکەوە قەیرانە، بەڵام لەوە باشترە تۆ بڕۆی مناڵەکانت بدەیتە دەم دەریای ئیجە و بیکەیتە خواردەی ماسیەکان، یعنی بیکەیتە خۆراکی ماسیەکان. دایکت جەرگ سوتاو بکەیت، باوکت جەرگ سوتاو بکەیت، تۆ هەر خۆت بە تەنیا ناخنکەیت، یەقینت هەبێت. یعنی خانەوادەیەک بە کامل مکەمەلیەوە ئەخنکێنیت. یعنی کە تۆ ئەڕۆی وا ئەزانیتر هەر خۆتیت، نا ئەی دایکت، ئەی باوکت، ئەی براکانت، هەتا ئەو ڕۆژەی ئەمرن بە ئاخ و ناڵی جەنابتەوە ئەمرن، حتا ئەو ڕۆژەی ڕوحیان تیا بێت شەو تا بەیانی سەر چاو بە فرمێسک، کاتێ سەر ئەنێنە سەرسەرین بە مورتاحی سەر نانێنە سەرسەرین. هەر بیریان لەو ئازار و لەو ناڕەحەتی تۆیە کە کردوتە بە دڵیانە. بۆیە هەرچیتان کردووە جەرگی دایک و باوکتان مەسووتێنن، ڕەحمەتی خۆتان لێبێت، وڵاتی خۆتان خۆش بوێت. ڕاستە زوڵم و زۆرێکی زۆر هەیە لەم وڵاتەیە، بەڵام ناکرێت جێی بێڵین بۆ هیچ کەسێک، و بە تایبەت خۆت بدەی لەو دەریا و لەو ئافاتە گەورەیە. خوای گەورە وڵاتمان بپارێزێ و ڕەحم لە گەنجەکانیشمان بکە.